یەک ئۆنسە ئاڵتون بەراورد بە ساڵێک لەمەوبەر نرخەکەی زیاتر لە $500 بەرز بووەتەوە. ڕۆژ دوای ڕۆژ نرخی ئاڵتون لە بۆرسەی جیهانی ڕوو لە هەڵکشانە. ئەم ئاڵتونچیەش ئاماژە بۆ دەکات بەراورد بە چەند مانگی ڕابردوو یەک مسقاڵ ئاڵتون نزیکەی 25,000 دیناری عێراقی نرخەکەی زیادی کردووە. ئونسەیەک بە 1680 ئێستا بە 1800 دۆلارە ئونسێک، یعنی بە بەراورد زیایی کردو بەسابی چەند مانگە لەمە پێش. تا ڕادەیە کۆرۆنا تۆزێ تەسیری کردو لە هەموو عالەما، چونکە ئەم نەخۆشی و کەرەنتینە هەیە، بازاری عالەمی شڵەژاوە. ئەم ئاڵتونچیەش ڕای دەگەێنێت بەرزبوونەوەی نرخی ئاڵتون و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وای کردووە هاوڵاتیان ئاڵتونەکانیان بفرۆشن، بەمەش کڕینیان لە فرۆشتنیان زیاتر بووە. ئاڵتون ئێستا زۆر بەرزە لەگەڵ مەسەل بەراورد بە ساڵێک یان بە 6 مانگ 8 مانگ لەمەوە پێش ئاڵتون نرخەکەی بەرزترەوە، ئەمە عەلاقەی بە بۆرسەی جیهانیەوەیە، عەلاقەی بە وەزعی کورد و عێراق و هیچەوە نییە. بەڵام تەبەن کە ئاڵتون بەرز بێ خواستی فرۆشتن خەڵک زیاتر ئەیفرۆشێت تا کڕین، و باری اقتصادی وڵاتەکەش خۆ دەیبینی چۆنە و مەعاژنیە و پرۆژە نییە. ئەوە زیاتر وای کردو کە ئێمە فرۆشتنمان کەمتر بێ، کڕینمان زیاترە. نرخی ئاڵتون زۆر جار بەرز و نزمی بەخۆ بینیوە. لە ساڵی 2012 نرخی یەک ئۆنسە ئاڵتون گەیشتە $1920، ئێستاش یەک ئۆنسە ئاڵتون $1810. چاوەڕوانیش دەکرێت نرخی یەک ئۆنسە ئاڵتون زیاتر بەرز ببێتەوە. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.